ئەگەر لە خەوتدا ترەی سوورت بینیوە وەرە مەڕۆ با چەند موژدەیەکی زۆر خۆشت پێ بڵێم ڕەنگە گۆڕانکاری لە ژیانتدا ڕوو بدات. بینینی ترەی سوور لە خەودا، خواردنی ترەی سوور لە خەودا و هەروەها لێکردنەوەی ترەی سوور لە خەودا چەند ئاماژە و موژدەیەکی زۆر خۆشی تێدایە کە لە لێکدانەوەی ئەو خۆدا بە پشتیوانی خوای پەروەردگار باسی دەکەین. بەڵام بەر لەوەی کە باسی لێکدانەوەی خەوەکە بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان کە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبی، چونکە ئێمە ڕۆژانە ڤیدیۆی بە سوود بۆ تێ دەنێرین. بینینی ترەی سوور لە خەودا سێ ئاماژە و موژدەی خۆشی تێدا هەیە. ئەگەر کەسێک لە خەویدا ترەی سوور ببینێت، یەکەم ئەو خەوە هێمای بەدەستهێنانی سوود و قازانج لە ژیاندا و هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزی و ماڵ و سامانە بە ئیزنی خوای گەورە. دووەم بۆ کوڕ و کچی گەنج بینینی ترەی سوور لە خەودا هێمای نزیک بوونەوەی زەواجە و هێمای چوونە ناو پرۆسەی هاوسەرگیریە. سێەم بینینی ترەی سوور لە خەودا هەندێک جار هێمای تەندروستیەکی باش و نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتی ژیانە بە ئیزنی خوای پەروەردگار. خواردنی ترەی سوور لە خەودا، ئەگەر کەسێک وای زانی ترەیەکی سوور و جوان دەخوات لە خەودا، ئەو خەوەش چوار موژدەی خۆشی تێدایە، بە تایبەتی ئەگەر ترەیەکە شیرن و خۆش و جوان و ڕێک و پێک بێت. یەکەم ئەو خەوە هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵ و باشە. دووەم ئەو خەوە بۆ کوڕ و کچی گەنج لە خەودا ترەی سوور بخۆن هێمای هاتنەدی ئاواتە و هەروەها هێمای نزیک بوونەوەی زەواجە. هەندێک جاریش ئەو هیوایەتی کە ئینسان هەیەی لە ژیاندا کار و پیشەیەکە، خوێندنێکە و هەر با بڵێن ئاوات و هیوایەتێکی دیکەیەکە ئەو کەسە لە ژیانی داهەیەتی هێمای هاتنەدی ئەو ئەواتەیە بە ئیزنی خوای پەروەردگار. سێەم خواردنی ترەی سوور لە خەودا بۆ ژن و پیاوی هاوسەردار هێمای نەمانی کێشە و گرفتەکانی خێزانیە، هەندێک جار هێمای پەیدابوونی منداڵە و هەندێک جاریش هێمای سەقامگیری و خۆشی ژیانی هاوسەرداریە. چوارەم ئەو خەوە واتە خواردنی ترەی سوور لە خەودا بۆ ئافرەتی حامیلە نیشانەی سەلامەتی خۆی و منداڵەکەیەتی و زۆر جاریش هێمای پەیدابوونی کچێکی باش و سەلامەت و تەندروستە بە ئیزنی خوای پەروەردگار. کەواتە هەم بینینی ترەی سوور لە خەودا و هەم خواردنی چەند ئاماژە و موژدەیەکی زۆر خۆشی تێدایە. بە ئیزنی خوای گەورە هەمووتان لەو موژدانە بەهرەمەند دەبن. بەڵام ئەگەر ترەیەکە خراپ بوو و هەروەها لە وەرزی خۆیدا نەبوو، لە زستاندا بوو و ترەیەکە بە نەوعێک لە نەوعەکان ترش بوو یاخود ناخۆش بوو یاخود خراپ ببوو، هەندێک جار مانە و لێکدانەوەکەی بە پێچەوانەوەیە. خوای گەورە هەمولایەک سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەت بکات. ئەگەر پێشنیاری لێکدانەوەی هەر خەوێکتان هەبوو بۆم لە کۆمنت بنووسن و ئەگەر ڤیدیۆکەشتان بەدڵ بوو بینێرن بۆ هاوڕێکانتان. سەبسکرایبی یوتیوبەکەشمان لە یاد مەکەن. دڵنیابن ئێمە ئەوەی کە سوودی ئێوەی تێدایە ڕۆژانە ئەوەتان بۆ دەنێرین بە ئیزنی خوای گەورە، هەم لە لێکدانەوەی خەوەکان و هەمیش لە بواری ئاسوودەیی دەرونی و لە بابەتی ئاینی و لە بابەتی دەروونزانیش بە ئیزنی خوای گەورە. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو.